وەرە بە ئاشت بینەوە، دووبارە دڵمان بە یەک بگەێنینەوە. ئەزانم تۆش پەشیمانی، بەڵام غرور ڕێگەت پێنادا هیچ هەواڵی من بزانی. ئێمە لە یەک چوین بە ئاسمانە، لە نێوانی هەردووکمانە تەنیا دڵمان سەرگەردانە. ئەزانم تۆش لە تەنیاییتدا بەهێمنی بیرمەکەی، کە دەی پەیوەندیم پێوەکەی خۆت سەرزەنشتەکەی، دووبارە دڵت بێئومێدەکەی. بۆچی وا دەکەی ئەی جوانترینم هەواڵ بنێرە ئەی نازدارەکەم؟ ئێستا منیش پەشیمانم، ئاخۆ ئەزانی چەند بۆت پەرێشانم. ئێستا ئەزانم کە بە بێتۆیی ناتوانم. ئەزانم تۆ شەروای لە لێوار و کەنارای، بۆ ئەوەی بیتەوە ناو دەریای دڵم. مەترسە بە کەشتیەک پڕ لە خۆشەویستی گوزەر بکە بە ناو دەریای دڵم. ئیتر لەنگەرت پێناگرێ زریانی ڕق و کینەی ناو دڵم.